ئەمریکا و بەلجیکا ئەو یاری سوپرایز بڕاستی سوپرایز بوو بەڕاستی لەو باوەڕدانم کە بەلجیکا ئەوەندە باش بێت بەلجیکا باش نەبوو بەڵام ئەمریکا سوپرایز بوو بەڵێ. بەڕاستی ینی باڵۆگۆنی هێناوە کاتی سووری هەبوو ترامپ حەلی کرد لە بنەوە کێشەکانی حەل ئەم دەستێوەردانە بەڕاستی لە بابەت یعنی دەڵێ فیفا قبوڵی کرد بەڵام یوفا ڕەزامەندی نەدا نیە بڕواکەی سارێنێت سەرۆکێکی چوار چارە نیە بەرامبەر قسەیکەی بەڵام جە پێم خۆشە بزانم بەشکم لەبەر دڵی هاندەرانی ڕۆناڵدۆ تەکلیفێک بکە بێننەوە باش ئەرجەنتین ڕۆناڵدۆش بێنەوە مادەم ترامپ ئەوەندە دەسەڵاتی هەیە کارتی سووری یاریزانێک ڕژکاتەوە دەبا و تەکلیفەش بکات کریستیانۆ بێنێتەوە ناو مۆندیال ئەرجەنتین و مسر یارێکی شۆکار یارێکی زۆر خۆش زۆر بەچێش کەس لەو باوەڕدانە بۆ مەسر ئەوەندە بەباشی یاری بکات ئەوەندە بەباشی و بە جوانی چۆن دەڵێ دەرفەتەکان بقۆزێتەوە نابژوانیش کێشەی نەبوو هیچ قسێکم لەسەر بڕیارەکانی ناوبژوان نییە ئاخر قسە کرا لەسەر نابژوان زۆر کرا بەڵام لەو باوەڕدانیم کەەوە مەسر زۆڵمی لێکرا بێت لەو باوەڕدانیم ئاستی مێسی چۆن ئاستی مێسی لە دەستدانی لێدانی شتێکی ئاساییە لەسەرتا باسمان کرد شتێکی ئاساییە بەڵام ئەسیست و گۆڵێکی کرد و باشترین یاریەکە بوو بەڵێ زۆر باش بوو بینیمان گریە ئاهەنگ یعنی شێتانە ئاهەنگی جێرا مصر کە گۆڵی یەکەمی خوارد وتم بەخوا چاوەڕێ مەکەن گۆڵی دومیش دەکات بەس لەو باوەڕدا نەبووم هەر لە کاتی یاسایی یاریەکە گۆڵی سێم تۆمار کات ئینزۆیە کە باڵای ئەوەندە کورتە لەسەر بەرگریکارێکی دووجار باڵای لەو بەرزترە لێدانی سەروەر بکرێ ڕۆحیەت وای کرد ئەرجەنتین براوە بێت بەڕاستی ڕۆحیەت وای کرد ئەرجەنتین ڕێکۆری زۆر جوانی هەبوو لەو یاریە ئەرجەنتین و مێسی باوە بەڵام ڕیمۆنتادایەک بوو بەڕاستی یعنی تێژێکی زۆریە بوو هەندێری ئەرجەنتینیمە بەڵام بەڕاستی بەشایانی گەڕاوە ڕۆحیەت دوای کرد ئەرجەنتین بگەڕێتەوە ڕۆحیەت دوای کرد ئەرجەنتین بگەڕێتەوە ئەرجەنتین هیچ زیارێکی نەبردوێتەوە کاتێک لە گەیمی یەکەم بە گۆڵێک لە پاش بێ لە گەیمی دوم نێتوانێت بگەڕێتەوە دۆڕاندوێتی ئەو جارە دوو گۆڵ لە پاش بوو ڕیمۆنتادا چونکە مێسی یاریەکی زۆر نایابی کرد بەڕاستی مێسی لەگەڵ بوو یاریەکی نایابی هیچ بابەت بەڵام من یەکشت بە پێت دەڵێم ئەرجەنتین چۆن دەڵێ بە تااقەت و توانای خۆی بە ڕۆحیەتی خۆی براوە بوو بە هیچ شێوەیەک بڕیاری ناوبژوانم نەبینیکەوە هەڵە بێت مێسیش بوو ئەسیستکاری مێژووی مۆندیال بەڵێ بەڵام یەکشتی تر یەک ملاحەزەی تر بەڵام ئەرجەنتین بەڕاستی زۆر چانس لەگەڵیەتی بۆ یەکەم لەولا ئێستا باسی دەکەین کۆلۆمبیا دەرکرا یەکێک لە هەڵبژاردە سەر ئێشەکان بۆ ئەرجەنتین دەرکرا سویسرالی بردو ئێستا باسی دەکەین دووەمیان باشترین دوو یاریزان هەڵبژاردەی مسر تووشی پێکان بوون یەکێکیان ئەوەی کە لە باڵی ڕاز یاری دەکات دووەمیشیان ئیمام عاشور کە باشترین یاریزانی هەڵبژاردەی مسر و ڕاستی یعنی زۆر چانس لەگەڵیەتی بەڵام وەکو یاریکردن وەکو ڕۆحیەت ئەرجەنتین بەشایانی بردیە و هیچ فێڵێک لە یاریەکەدا نابێت